بەشێکی زۆر لەو کچە هەرزەکارانە کە هەرگیز سەر بەلەم نەکەوتون بەڵام ئەوان بە بەلەم لە گەشتێکی یەک هەفتەیدا بەردەوام دەبن وەک بەشێک لەو بەرنامەیە کە دەبرێن بۆ ناوچەکانی دەرەوەی ئاسوودەیی بۆ ئەوەی یارمەتی بەهێزکردنی متمانەیان بدات. بەرنامەی سەرکردایەتی کە دوورە لە کەناری دەریا بایەق بە کارەمەیی و سەرکردایەتی دەدات. بێگومان ئەوەش سەبارەت بەو بەلەمە و کەرەستانەیە کە لەسەر ئاون بەڵام لە هەمان کاتدا سەبارەت بە فێرکردنی کچەکانە. ئاشکرایە کە ئەوە گەشتێکی زۆر سەخت دەبێت و بەسەربردننی یەک هەفتە لە ناو بەلەمێکدا گەلێک زۆرە. من پێشتر هەرگیز شتێکی وەک ئەوم نەکردووە. ڕوبەڕووبوونەوە لە نێوان گێش خواردن لە ناو دەریا و دوورکەوتنەوە لە خێزانەکان. بەڵێ گەورەترین ترسی من تەنها دوورکەوتنەوەیە لە ماڵەوە. تا ئێستا 2 کیلومتر لە کەنار دوورکەوتوینەتەوە و بیری ماڵەوە و سەگەکەم دەکەم. ئەو حەفدە کچە بەرەو زێدی خۆیان لە شاری چارلستنی ویلایەتی نۆرت کارۆلاینا دەڕۆن بۆ ماوەی یەک هەفتە. لە ماوەی گەشتەکەیاندا ئەوان فشار دەخەنە سەر خۆیان و سەر یەکتر بۆ ئەوەی بەهێزن و بتوانن ڕوبەڕووی ئاو هەوای سارد و کارکردنی سەخت ببنەوە. کاتژمێر 2 بەیانی لە خەو هەڵدەستین کەلوپە لە پێویستیەکانمان هەڵدەگرین لە دەرەوە بە سەرمادا دەنیشین. تەلەفۆنەکانمان پێ نییە هەرچەندە لە دەرەوەش پەیوەندی خزمەتگوزاری نییە. ئەوان لە سەرەتادا جۆرێک لە ترسیان هەبوو بەڵام بۆیان دەرکەوت کەوان دەتوانن ئەو کارە بکەن. کارەکانیان لە ماوەی کاتژمێرێکدا ئەنجامدا کە ئەمەش کارێکی باش و بەرچاو بوو. لە ڕاستیدا هەندێک جار سەختترین شت ئەوەیە کە بتوانین بیهێنیتە بەرچاوی خۆت کە ئێمە بەڕاستی لە شاری چاڵستنین چونکە زۆر دوورە لێرەوە. ئێمە بە شێوەیەک لە ناو دەریاداین کە لە هەموو شوێنێکەوە هەر دەریا دەبینین. بەڕاستی من فێری ئەوە بووم کە چۆن متمانە بە شتەکان دروست بکەم لەو ناوچانەی شوێنی دڵنیایی نین. هەروەها خۆم دروست بکەم بۆ لە خۆگرتنی هەر شتێک کە پێم بدرێت. من دەمزانی کە زۆر ئەزمون لەو گەشتا وەردەگرم. بەڵام تا جارێکی تر لەو دەریایە دێنە دەرەوە ئەو کسانە تەنها بەوە دڵخۆشن کە بگەنە ماڵەوە.